ناساندنی بەرزایەکانی جۆلان لەلایەن سەرۆکی ئەمریکاوە وەک بەشێک لە خاکی ئیسرائیل، هاوشێوەی گواستنەوەی باڵوێزخانەی ئەمریکا بۆ قودس، کاردانەوەی توندی وڵاتانی لێکەوتەوە و ئەمریکا و ئیسرائیلی بەتەنها هێشتەوە. سووریا کە خاوەنی بەرزایەکانی جۆلانی داگیرکراوە بەپێی ئەو زانایانەی کە لە سەرچاوە دیپلۆماسیەکانەوە دەستکەوتوون لە دوای بڕیارەکەی سەرۆکی ئەمریکا داوای لە ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتووەکان کردووە کە کۆبوونەوەیەک لەو بارەیەوە ڕێک بخات. لە نوێترین کاردانەوەیشدا یەکێتی ئەوروپا جەختی لەوە کردووەتەوە هەڵوێستیان لەبارەی بەرزایەکانی جۆلانەوە نەگۆڕە. فێدریکا مۆگیرێنی نوێنەری باڵای یەکێتی ئەوروپا بۆ سیاسەتی دەرەکی کاروباری ئاسایش بە ناوی 28 ئەندامی یەکێتی ئەوروپاوە ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە کە لە داقەکەیدا جەخت کراوەتەوە لەسەر بنەمای بڕیارەکانی ژمارە 242/497 ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتووەکان یەکێتیەکە دان بە سەروەری ئیسرائیل بەسەر بەرزایەکانی جۆلاندان نانێت. کاردانەوەی یەکێتی ئەوروپا لە کاتێکدایە پێشتر 5 وڵاتی ئەوروپی لە ڕاگەیاندراوێکی هاوبەشدا جەختیان لەوە کردەوە بەرزایەکانی جۆلان خاکی ئیسرائیل نییە. هەریەکە لە فەڕەنسا و بەریتانیا کە دوو ئەندامی هەمیشەیی ئەنجومەنی ئاسایشن و لەگەڵ بەلجیکا و ئەڵمانیا و پۆڵەندا کە ئەندامی کاتی هەمان ئەنجومەنن ڕایانگەن دانانیان بە سەروەری ئیسرائیل لەو شوێنانەی کە لە ساڵی 1967ەوە داگیری کردوون بە بەرزایەکانی جۆلانیشەوە. لەلایەکی دیکەوە سامیح شوکری وەزیری دەرەوەی میسر لەبارەی بڕیارەکەی ترامپەوە ڕایگەیان بەپێی بڕیار و یاسانە دەوڵەتەکان بەرزایەکانی جۆلان خاکی عەرەبی داگیرکراوە. بەپێی ڕاگەیاندراوێکی وەزارەتی دەرەوەی میسر سامیح شوکر لە چوارچێوەی سەردانێکیدا بۆ واشنگتن لە میانی کۆبوونەوەی لەگەڵ مایک پۆمپی وەزیری دەرەوەی ئەمریکا کاردانەوەی لە بەرامبەر بڕیارەکەی سەرۆکی ئەمریکا سەبارەت بە بەرزایەکانی جۆلان نیشانداوە. Golan tepeleriyle ilgili imza atıyorlar. Ya sen kimin arazisini... جارێکی دیکەی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا لەبارەی بڕیاری پەیوەندیدار بە بەرزایەکانی جۆلانەوە دووپاتی کردەوە. یەکێتی ئەوروپا و ڕێخستنی هاریکاری ئیسلامی و رووسیا و چینیش ئەو بڕیارە قبوڵ ناکەن. ئەردۆغان ڕایگەیان ئەستەمە ئەو بڕیارە لە ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتووەکان تێپەڕێت. بعد الجولان علينا أن نتوقع في أي وقت في أي يوم في لەلای خۆشەوە حەسەن نەسروڵا کە سکرتێری گشتی حیزبوڵای لوبنانی لە بەرامبەر بڕیاری ئەمریکا سەبارەت بە بەرزایەکانی جۆلان داوای کشانەوە دەکات لە هەوڵەکانی ئاشتی عەرەبی دەڵێت چی ئیتانەکردن سوودی نابێت. حەسەن نەسروڵا ئاماژەی بەوە کردووە ئەمریکا گوێ بە بڕیارەکانی ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتووەکان نادات بەڵکو ئەو دەستگایە لە بەرژەوەندی خۆی بەکاردەهێنێت. ئیسرائیل لە ساڵی 1967ەوە تا ئێستا بەرزایەکانی جۆلانی سووریای داگیر کردووە. لە یەکەم بڕیاری ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتووەکانیشدا لەو بارەیەوە کە ساڵی 1970 بە ژمارە 497 دەری کردووە دژایەتی داگیرکردنی بەرزایەکانی جۆلان لەلایەن ئیسرائیلەوە دەکات.